بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە بەرنامەکانی ڕابردووی بەرنامەی سۆراغی مێژوودا قسەمان لەسەر زۆر ڕەهەندی جیاواز و لایەنی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کردووە ساڵی 1970 بۆ 1970. قسەمان لەسەر ڕۆڵی کارکتەرەکانی کردووە کە چۆن ڕووداوەکانی مێژوویان دروست کردووە، ڕەهەندە جیاوازەکانی ئیشکردنی ئەم بزافە سیاسیە کە ماوەی نزیکەی بە 10 ساڵێک کاری سیاسی و سەربازی و بانخوازیان کردووە. قسە لەسەر ڕۆڵی پیاوان کراوە کە چۆن ئەو ڕووداوانەیان دروست کرد. بەڵام ئەم بەرنامەی سۆراغی مێژوو جیاواز لە بەرنامەکانی ترکە بەشی 15یەمی بەرنامەی سۆراغی مێژووە قسە لەسەر ڕۆڵی ژنان دەکەین لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستاندا. لەوانەیە زۆر لە سەرکردەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کاتێک کە کاری سیاسی و سەربازی و بانخوازیان کردووە بازە سەرکەوتنەکانیان دەکرێت کەمتر باسی ڕۆڵی ژنانیان کرد. ئەی خێزانەکانیان، ماڵ و منداڵیان، کچەکانیان چۆن هاوکاری پیاوەکان بوون. زۆر جار قسەیەکی باو هەیە بازەوە دەکا کە ئەڵێ لە پشتی هەموو سەرکەوتنی پیاوێکەوە هێزێکی شاراوەی ژنان هەیە. بزین ئەمە بۆ کارکتەرە سیاسیەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانیش ڕاستە. هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر خێزان و کچی چوار لەو کارکتەر و کەسایەتیە بەرجەستە و دیارانەی ناو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بکەین. ئەوانیش بریتین لە هەریەک لە بەڕێزان: لایق عەبدوڵڵا خێزانی مامۆستا ئەبوبەکری سدیقی، ڕابعە فەرەج خێزانی مامۆستا مەحموودی ئازادی، بەیان عەلی کچی مامۆستای شەهید مامۆستا مەلا عەلی بیارە، زەکیە حەسەن خێزانی مامۆستا عەبدولەتیفی واژەیی، دووەمین ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان. ڕۆحی شاد بێ و خوای گەورە هەمومان دوعای خێری بۆکەین کە بەرهەمی ئەم جیهادی ئەم دنیایی بۆ قیامەتی دەستکەوت بێت. لایقە خان مامۆستا ئەبوبەکری سدیقی ئەوەی کە زانیاریە لە لای ئێمە لە سەرەتای هەشتاکانەوە تقریبا لە ساڵی 1982 دەسی داوەتە کاری سیاسی و لەگەڵ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە کاری کردووە، بە تایبەتی سەرەتا لە مەنتیقەی کۆیە بۆ دوای ئێوە دێنە ناو شاری سلێمانی و لە دەوروبەری سلێمانیە کاری مەلایەتیەکە و هەروەها کاری ڕێخستن و شتیشی کردووە. تۆکو خێزانی ئەو تا چەند ئاگار لە جموجوڵ و حرەکەتەکانی مامۆستا ئەبوبەکری سدیقی بوو؟ مامۆستاجان من ئەوەندەی ئاگادار بووم بەردەوام هاتوچۆی سەیسایقی دەکرد نەمدەزانی بەس بۆ ئەوەیە دەیگوت دەچم بۆ ماری مامۆستا مەلا مەحموودی ڕەفیقی خۆشەویست و هەتا ئێستاش لەخوا بە زیاد بیان ڕەفیقن. خۆشەویستی یەکەمی مامۆستا مەلا مەحموود و مامۆستا عەلی باپیر بوو. بەڵێ زیاتر هەر یعنی مامۆستا هاتوچۆکانی بۆ لای ئەو کەسایەتیان باسی ئەوەی نەئەکرد کە خەریکی چین ئەیانەوێت چی دروستکەن. وەڵای مامۆستاجان هاتوچۆی ئەوی لەگەر مامۆستا مەلا مەحموودی زۆر ئیلاقاتیان بە قەوەت بوو، جار بە جارێکیش دەڕۆی بۆ سەیساق. بۆچی ئەچوو بۆ سەی سادق؟ وەڵای بە منی نەدەگوت بۆچی دەچم. یعنی تۆ ئاگاد لە جموجوڵی ئاگام لێ بوو لە جموجۆڵەکەی بەس هەر هین بوو مەعاریز بوو بە ئەو تەعزیب و ئەزێردانی کە کوردی ئەزێر دەکرد حکومەتی بەعز. بەڵێ ئەو کاتانە مامۆستا ئەبوبەکر هیچ مەترسیشی لەسەر بوو؟ وەڵای مامۆستا ئەرەوەڵا پێ دوای ئەوەی مەترسی ئەم جەماعەتانەی کەوتە سەری لەو سابووراوای بووین تقریبان 7 سال بوو لەوێ بووین، مەترسی ئەوەی کەوتە سەری زۆریان ئەزێر دەدا، دەترسا لە حکومەتی بەحسیش و بە تایبەت یەکێتیش زۆریان ئەزێر دەداین. بڵێن ئەو کاتانێک کە حیزبە ناوخۆیەکانیش بوون، حیزبە ناوخۆیەکان جار بە جار دەهاتن بۆ مارماندەیان گوت دەبێت کتێبشتی وەرگری بخوێنیەوە، ئەویش دەیگوت من ئەو شتانە ناکەم لەگەرتان. ئەو پێشتر لە ناو شاری سلێمانی نەبوون بەڵکو لە ئێمە دەزان نا ئێمە لە ناحیەی سولداشی مەلا بوو. مەلا بوو بەس هاتوچۆ پەیوەندیمان هەر لەگەر ماری مامۆستا مەلا مەحموودی زۆر ئیلاقاتمان بە قەوەت بوو. واتە کاری ئیشکردنیشە هەر لەو سەرەتاکانەوە ئیشکردنەکەشیان هەر بەیەکەوە لەگەر مامۆستا مەلا مەحموودی. بەڵێ هیچ مامۆستا هیچی لای تۆ باز ناکرد کە بڵێ خەریکی چین؟ نە هەر بەس باسی دینداری و ئەوانە و حەزی لێبوو، زۆر حەزی لێبوو، زۆری ڕق لە ئەو شتانە دەبەوە کە براویان دەکردەوە وەکو هینەکان. ئەو مارکسیستەکانیان دێنا بۆمان وەرمان نەدەگریان بیخوێنێتەوە. بەڵێ کتێبی مارکسی خەرک دەهاتن شەوانە خەرک دەهاتن بۆ ماڵمان، ئەویش دەیگوت من ئەو شتانەتان لەگەر ناکەم. لەسەرەوەی تۆزێ ڕقیان لێ هەردەگرت هەموو جارە.
یانی بە ناچاری لەبەرەوە هاتنە سلێمانی و دەوروبەری بە ناچاری و مامۆستا ئێمە لە هینێ ئەو جارێکیان هات خوتبەی دەخوێندەوە مەلابوو جارێکیان لە کرژەی گوتیان نابێ بیخوێنیەوە ئەویش باری کرد بارمان کرد بۆ گۆبتەپەی لە گۆبتەپەش ناچار لەوێ چوین مانجێک لەوێ بووین لێبوو زۆری ئەزێتدا دیسان بارمان کردەوە هاتینەوە بۆ سلەیمانی لە سلەیمانیش تقریبەن سارێک لەگەر ماری مامۆستای بووین بۆ بەهاری داهاتوو ئێمە مانجێک چوینەوانەی لەوانەی بووین باچدانەی دوایی لە دوای ئەوەی ئەنجا کۆسمان کرد بۆ بەرەو ئێران ڕابعە خان خاتوولایەقە ئاماژەی بەوە کرد کە لەگەڵ مامۆستا مەحموودا مامۆستا ئەبوبەکر هاوڕێیەتێکی دێرینیان هەبووە سەرەتاکانی ئیشکردنیان ئەگەر ئەو پرسیاری ئەو لە تۆش بکەم ئایا تۆ ئاگاد لە جموجوڵ و چالاکی مامۆستا مەحموود بوو لە ناو شاری سلێمانیا کە ئەویش لە سەرەتای هەشتاکانەوە دەسەکەن بەکارکردن لەگەڵ بژوتنەوەی پەیوەندی ئیسلامی ڕحمان ڕحیم خخوای بە ناوی تۆ سەلام عەلەیکم بەڵێ ئەرەوەڵا ئاگام لە هەموو شتێ بووە کۆبوونەوەکە زیاتر لە ماڵ ئێمە دروزە بوو بەڵێ مامۆستا مەحموود گەل لە مامۆستا ئەبوبەکر پەیوەندیەکانی لەگەڵ کێی ترا بوو زۆر پەیوەندی لەگەڵ زۆر کەسا بوو بە تایبەتی مامۆستا سەلمان لە هەولێرەوە هاتبوو ماڵمە وەختار زەکار بوو بەڵێ ئەرەوەڵا لەگەڵ چەند مامۆسایەکی تر هات بەڵێ ئیش و کارەکانیان بەوەی تو هیچ ئاگاد لێی بوو وڵای دانیشتەکان ئاگام لێ بووی ترخۆ من لەگەڵیاندا نەیانیشتم هەرەوەڵا کۆ بوونە بەخوا سەر بانەکەمان ڕەبیعەی بەعسی تیا بوو هین ئەوەی کە ئەسکەریە تیا بوو هەرسەر بانەکە خۆمان تایە بوو ئەو کاتێوە لە چ گەڕێکێ مزگەوتی هەنجیرەکە بووی مزگەوتی هەنجیر بەڵێ بەڵێ مامۆستا مەحموود یعنی هیچ شتێکی نهێنیان هەبوو کە لای کەس نەیوتوێت لای تۆ باسی بۆی ئاگاد لی بێت بۆ نمونە زیاترەوەی کە زۆر سەرنج ڕاکێشەکە شتی زۆر ترسناک لەو کاتە هەبوو بێت چی باسە کرد وڵا زۆر کەس یعنی کە خەڵکە هاتە ماڵمان سەرسامە بوونیان و چۆن ئێوە ئیدارەکەن ئاوە چۆن مامۆستاژن چۆن قبوڵی کرد ئەتوانی ئەم شتانەکە نەمە هێژماڵی باوکی خۆشم بزان بەڵێ ئەوانەی تێگە ناوەکانت لەبیر بێ کێ بوون هاتوچووی کۆبوونەوەکانی ماڵی ئەوەیانە کرد ناڵی مامۆستا سەلمان و کوڕێکی تر بوو ناوی هین کاکە ئەحمەدیان پێوە خۆ ناوەکەمی بێت عەبدولحەکیمدا باجی لە عەبدولحەکیمی ناو بوو ئەو هاو ماڵەکە لەگەڵ کۆ کردینەوە کتێبەکە مامۆستا مەلا عەلی سەلاجە مامۆستا مەلا عەلی سەلاجە دەوری وەڵڵا دەوری زۆر بینیوە لەگەڵ مامۆستا ئەحمەد ئەوانە عەلاقە هەبوو مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی ئەویش و مامۆستا مەلا عەبدوڵای هەنجیرەکەیش بەڵێ ئەوانە هەر هەتا بۆ ئێران هاتن بۆ ماڵمان ئەوانە لە کۆبوونەوەکانە بەشدار بوو ئەرەوەڵا بەڵێ ئەی مەترسی چۆن بوو کاتانە لە سەرتان وڵا ترسمان زۆر بوو هیچ حاڵەتێکەیەکە لەو کاتە هاتبنە سەرتان و ئێوە خۆتان حەشاردا بە یان نەتانویست بێ نهێنیەکان باسکە نەشکر شتی واڕوویە بەس ئێتر کە ناوی دەرچناوە چەند مەلایەک دەرچوت مامۆستایە بۆ ئەمری بیست قەرز بەڵێ لە خوانم بەڵێ ئێتر مامۆستا کۆچەکەین ئێتر من شوبرایەکم هاتم ماوەش بەر گەورەکەم شێوا بووین تێوە چێبراش نوتم ئەچیم بۆ دێنی دەرگامان هەتیەوە نا لە بەخوا ماڵی هاتم بۆ پەرمێزەکە دەرگاکەمان پێوانە بەس دراسەیەکمان زۆر لێ ئەمین بووین بەڵێ دوایی دێمە سەر ئەوە کە پرسیاری هیجرەتەکەت لێ یەکەم چکە ئێوە ئایلەی هەر چوارتانەوانی کە ئێستا لێرە ئامادەن پێم وا بێەوەی کە بە پێی زانیاریەکان لە لای منە پێکەوە هیجرەتان کرۆ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بێزەحمەت ئەگەر مایکەکە بەی بە بەیان خان بەیان خان تۆک و کچی شەید مامۆستا مەلا عەلی بیارە ئەو کاتانە بێگومان ئێوە کۆڵێ گەنج بوون و سەرەتای تەمەنتان بووە تا چەند یعنی ئاگاد لە جموجوڵەکانی مامۆستا مەلا عەلی بیارە بوو کە خۆی کەسایەتێکی ئەندازێک بڵێم چالاک و هەروەها جگە لە وەزیفەی مەلایەتێکە جموجوڵی ڕێکخراوەی ئەوانەشی بەپێی ئەو بەڵگەنامە مێژویانە کە هەن لە بەردەسی ئێمە جموجوڵی هەبووە بەشداری هەبووە تێکەڵێ بۆ لە خەڵکتر ئێوە تا چەند وەک منداڵەکانی مامۆستا ئاگاتان لەوانە بووە بەڵێ بسم الله الرحمن الرحیم ئێمە هەر لە ساڵەکانی هەفتایە ئەلبەتە و کاتە من مناڵیش بووم بەس باوکم پەیوەندی زۆری هەبوو لەگەڵ مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی چونکو هەر پێشتریش لە لاویەتیە و فەقیەتیا بەیەک و ڕەفیق بوون لەگەڵ مامۆستا شێخ عوسمانی مردۆخی زۆر سەردانی مامۆستا مەلا محەممەدی خوڕماڵی ئەکرد باوکم ساڵی هەفتاکان بەڵێ بەڵێ زۆر سەردانی ئەوی ئەکرد زۆر لەگەڵ مامۆستا مەلا محەممەدی شارە زوریا ڕەفیق بوون زۆر ڕەفیقی گیانی بەگیانی بوون
هاتوچوو یەکیانەکە مامۆستا مەلا محەممەدی شارەزووری هاتن بۆ دیارە باوکیشم هەروە سەردانی ئەوێ کرد مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی ئەویش هەر لە ساڵی هەفتاکانە زۆر پەیوەندیان هەبوو بەیەکەوە ئیتر باوکم عەدەل یا لە سەفەر بوو یا میوانی هەبوو ئیتر تەبیعی بوو ئەو سەفەر و میوان بوو نە مەشغەڵەتی کاری ڕێکخراوەیی بوو دیار بوو هەر ئەوە بووە بەڵام خۆی ئەمە کاتە کە مناڵ بووین باوکم شتانەی لەلای ئێمە باس نەئەکرد ئەمە هەفتاکان بەڵێ ئیتر ساڵی هەشتاکانیش دواتر لە هەڵەبجە یابوون ساڵێ هەر ئەم کۆبوونەوشتانە هەبوو لەگەڵ مامۆستایانی هەڵەبجە دواتریش ماوەیەک لە عەربەت بووین لە عەربەتی شەرە کۆبوونەوانە هەبوو لەگەڵ مامۆستا مەلا ئەحمەدی خانەقا ئیتر برادەرەکانی باوکم ڕەفیقەکانی باوکم زۆرتر زانایانی ئاینی بوون هەنێ جاریش کە هاتن ئێمەمان نزانی هەر پرسیاری شەرعی و ئەم شتانەیە بەڵام دیارە بە ناوی ئەویشەوە بوو بێت زۆر جار ئەمە ئیشی ڕێکخراوەیی بووە تر باوکم هەموو جارێ باسی زوڵم و زۆری حکوومەتی بەعسی ئەکرد زۆر بێزار بوو بەو هەموو زوڵم و زۆری کە لە بەرابەری میلەتی کوردە کرد بۆ ئێمەی باس ئەکرد بێتاقەت ئەبوو هەموو جارێ ئیتر دواتر کە باوکیشم پێشتر دوو جار گیرا بوو کاتێک ئەمە لە بیارە بووین ئەمە زۆر مناڵ بووین ساڵی هەفتاکان جارێکیان من لە بیرم بەس جارێکیان لە بیرم ناچم و زۆر مناڵ بووم دیارە منەو کاتە ساڵێکیان بیرم یەت ئێمە لە کاتی نان خواردنی نیوەڕۆیا بووین دوو نەفەر هاتن یەکێکیان عەرەب بوو یەکیان کورد بوو تیان بە باوکم ئەبێ ئامادەبی بڕۆین تا هەڵەبجە پرسیارێکمان هەیە ئیتر باوکیشم حازر و دایکم زۆر بێتاقەت بوو وتی بۆ خاتری خوا بۆ کوێ ئەبەن و مناڵم وردە و ئەمانە وتیان چەند پرسیارێکمان هەیە و دوانی ڕۆگەڕێتەوە ترەوە باوکم ڕۆشت نازانم 3 مانگ زیاتر شتێکی ئاوا یعنی کەس بە تەمای نەبوو ئیتر باوکم لە زەمە کاتی شۆڕشی کوردیشە هەر شۆڕشی ئەو کاتی ساڵی ئەیلول شۆڕشی ئەیلول و ئەوانیشە باوکم هەر دەستی هەبووە بەڵێ يعني ئێوە ئەو طبعا مامۆستا دواتر باسی هیجرەتەکەکەن بەر لە هیجرەتەکە ئاگاتان لە جم و جوڵ و کاری نەبوو لەگەڵ ئەوەی کە ئێمە لە بەرنامەکانی ڕابردووە بەشەکانی تر کە ئێستەمە بەشی 15 ئێمە تا 14 ژناوی باوکت لە زۆربەی بەرنامەکانە هاتووە باسی ئەوە کرا بەشدار بووە لەگەڵ بزوتنەوەی پەیوەندی و کاری سەرەتا نهێنیان کرد و لێرە و دواتر هیجرەتەکەچێتە ئێران ئێوە هیچ ئەو ناوی بزوتنەوەی پەیوەندی و شتتان لێ بیستووە بەر لەوە بڕۆن باوەڕکە کاگارە ئێمە هەتا کاتێک کە ڕۆشتوین من نەمبیستووە زۆر نهێنی بۆ چونکو ئەو کاتە بەڕاستی دەسەڵاتی بەعز یعنی سام و هەیبەتێکی خستووە ناو میلەتەوە یەکێک و باوکیشم خۆ نەیتوانێت لە لای مناڵەکانی خۆی شاباسی بکە چونکە مناڵەکان یا لە ئیبتیدایی بوون یا لە ثانەوی بووین هەر مناڵێک لە مەکتەبێک ئەمە خەتەرێکی هەبوو مناڵە و لەوانەیە باسێ بکە یا شتێک بەزی تر دایکم هەستی پێکرد بوو بەڵێ دایکم هەستی پێکرد بوو بە تایبەتی چونکو دایکیشم بەڕاستی زۆر لە معاناتا بوو بەهۆی گرتنی باوکمەوە باوکیشم کەسێکی حەق بێژ بوو بەڕاستی هیچ کاتێ لە حەقوتن سڵی نەئەکردەوە هەتا ئەگەر ئەیوەد ئینسان ئەگەر بە کوشتنی خۆشی تەواو بێ ئەبێ حەق بڵێت لە کۆڕ و کۆبوونەوەکانە لە تەعزیەکانە لە هەر شوێنەکە کە مەجالی هەبوایە باوکم قسەی ئەکرد و باسی ئەو ڕوژان بەڵێ تقریبا دیارە هەر ئەوە سەرەتاکانی و ئێوەش بۆ ئەندازە هەستان پێکڕۆنێک بە وردی بە ڕێکخراوەی بێ زەحمەگەم مایکەکەبەی بە زەکیە خان زەکیە خان لە ساڵی 85 لە مانگی 4ەوە بزانم مامۆستای واژەی و مامۆستا مەلا ئەحمەدی خانەقا دەستگیرەکرێن ناو شاری سلێمانی 4 ڕەمەزان بوو بەڵێ من ئێستا پرسیارەکە یەکەم بە ڕێزی جوان بیتەوە گرتنی مامۆسای واژەیی لەسەر چی بوو یعنی بۆچی گرتی ئایا هەرتەنها لەسەرەوە بوو نوێژێک و ئەچووە مزگەوت یاخود ئەم مامۆسایە کەسایەتێکی چالاک و جم و جوڵکرد بوو کاریگەری لەسەر کۆمەلگا یا لەسەر خەڵکی سلێمانی و دەوروبەری بەجێهێشت بوو والله ئەو ئینسانێک بوو چونکە بەو عنوانە لە سجنا بوو مەئەساتی ناو سجنی بینی بوو زۆر مەعەزەب بوو ئەیگو ئێمە گوناحە لێرە دانیشتین بەڵام خوشک و دایکەکان ببوورە زەکیە خان ئەگەر باسی گرتنەکەی و هۆکاری گرتنەکەیم بۆ پێگە بیرتە گرتنەکەی سوتفە ئەو خۆی ماوەسەی زانکۆ بوو لە هەولێر هەموو جمعەیە گاتەوە خەتابەتێکە لە عەلی کەمال ڕۆژێکی فەرمووی وەڵا کتابێکیان بۆ هێناوە کوتوانە بێتەوە ئەمانە بڵێ
وتی وەڵام منش کە خۆنومەتەوە بە زابتەکەم تۆکتم عیب ناکەنەوەتان بۆ من هێناوە من کابراایەکی جامیعیم و من ئینسانێکم شەریعەم تەواو کردو قابلە نەزانم بەدڵی خۆم خوتبە بەم خوتبەیەک چۆن قسەی ئەوە ئەکەمە خوتبە والله هاتەوە سوتفا ئەو ڕۆژە جمعە بوو هاتم کوتی زەکێ وڵا لەوانێ بمگرن بەیانی وتم ئەیە ڕۆبۆ چی وت وتی وڵا کتابێکیان وێنام خۆیان نووسیوانتانەیە کوتیانە بێتەوە ئەم خوتبەیە بەی منیش وتمە وەڵاهی من سەریشم بڕن ئەم خوتبە ئێوە ناخوێنمەوە من خۆم قابلە عالمێکم نەزانم خوتبەی خۆم زانم والله بۆ بەیانی شەمە بە سوتفا گیرە هەر بۆ بەیانەکەی چواری ڕەمەزان بوو لە ناو مزگەوتی عەلی کەمالە قورئانیە خوێنتی وەڵاهی لەسەر لە سوورەی یوسفا بووم کە گرتیانم هات جا هاتن لە ماڵە پرسیاریان کرد کوڕە چکۆلەکەم وتی کوا باوکە وتی باوکم لە مزگەوتە ماجید ئێستاوەم حامیە وتی باوکم لە مزگەوتە کە چون تویان ئوستاز درین دەقیقتێن بەس دەقیقەکەی ئەمە دەقیقتێنەکەیان بوو بە سێ چوارمان بەڵێ ئەرێ وەڵڵا یعنی سەرەتا لە مزگەوتی عەلی کەمال کە گیرا بەڵێ ئەوەی کە تۆ ئەو معلوماتەی من تەواو مانگی 485 بەڵێ وایە ئەرێ وەڵڵا مانگی 4 مانگ زیندانی بوو 4 مانگ تقریبا مانگی نۆپەر بوو مانگی نۆ ئەخیری تقریبا نۆبەر نزیکەی 5 مانگێ گیرا بەڵێ ئەو کاتە زیندانی کراوە زیندانی کرا مانگێک لە لە سلەیمانی کوێ بووە لە ناو شار بوو لە مانگێک لە ئەمنی سلەیمانی بوو ئێمە هەموو ئێوارە ماوەستا خەتیب هین مواجێکی بۆ سازدام وتی زەکێ خان من هینم کردووە لەگەڵ مدیری ئەمن بە ڕۆژوون شاڵەتی و ئەوان هەموو ڕۆژێ خواردنیان بۆ بین کوتم باشە ماسەگەن هەموو ئێوارێک ئێمە دوو گەنجە چوون خواردنیانە بێت و شتەکانی ڕۆژی پێشترە هاتەوە ڕۆژی دوایەتە خواردن بۆ ناردن ئێتر کە ئەوە بوو عەرەفە کە چوم مواجەیەکی بۆ کردم ماوەستا خەتیب وتی وەرە بیبینە بۆ لای ماوەسا کە چوو ماوەسا شاڵەتی بەڕاستی زۆر مەعەزەب بوو ئێستاش قەل لە دڵم دەرناچێت کە زنجیری ئەو قفڵانە کرایەوە هین بوو ماوەسا شاڵەتی و لەگەڵ مەلا ئەحما هاتنە ژوورەوە قاعەیەک بوو مدیری ئەمنیش چوو بوو بە ڕۆژۆکەی شکان بوو هات ماجەمان کرد وتی کە هاتن کوتی کە بە هاتینە دەرەوە مازانێمان بن ئەداممانەکەن کە هات ئێمە ئاوا دانیشتبوون هەر سپی بوو وتی ئەوە زەکێ چۆن هاتم وەڵام ماوەسا خەتیب مواجێ بکرد من بووم مەلا ئەحمەی مەکتەبە بوو سەبری خان بوو خێزانی ماوەستا مەلا ئەحمە لەگەڵ برایەکی خۆیە ئیتر کە ماجەمان گوتمەرێ باشە بۆچی گرتوتانە عالم لەسەر مینبەرەکەی پێغەمبەرە گیرێ زابتەکە کوتی وەڵڵا لا بیدی لە بە زمان من نەگیراوە بە دەستی من نەگیراوە ئینشەڵا بەرەبێ بۆ جەژنێتەوە ناوتان و ئەمانە چەند ڕۆژێکی ما بوو بۆ ڕەمەزان بۆ جێژنی ڕەمەزان ئەحمەدم چکۆلە بوو جا کوردی نازانێ و لە بەغا لە دایک بوو وتی ئەچم لە بەلای باوکم وەڵا چوو بە زابتەکە لە قاعەکە کوتوی تۆ کوڕی کێ کوتوی کوڕی فڵان کەسم توتری دەشوف ئەبووک کوتوی ئانی من زەمان مەشوفە ئەبووە ئەری دەشوف ئەبووە وەڵا بردی بە دوی زابتەکە کە ماوەستا وتی کە ئەحمەد هاتە بەردەمە قوتەڵە و چکۆلە وتم ئەحمەد جان بە تە زابتەکەش خۆ لەگەڵ یا بۆیە قسە نەکە وتی ئەحمەد جان بە دایکە بڵێ جلی جێشنتان بۆ بکات جێشن ئێمە دێنەوە بەرە بین دێنەوە بە ماڵەوە ئێتر هاتە وتی دا باوکم بەرە بێت جلمان بۆ بکە وڵا چون جلمان بۆ کردن و بۆ جەژن و ڕۆژی عەرەفە جلەکانیان هێناوە سەعات و بەرماڵ و وەسایلەکانی کە لێ بوو ئیتر من کوتیانەوە ئەدام کراون کوتیان ئەدام کراون کە سەیرەکەین بردیانن بۆ بەغا ئێتر 3 مانگ لە بەغا بێسەر و شوێن بوون بۆ ئەبوو غرێب لە بەغا لە ئەمنی بەغا بوون ئەبوو غرێب نەبوون لە ئەمنی بەغا بوون ئیتر ئەو مەئەساتەکە ئەو نۆشی و بەڕاستی کە لێرە بووکایی بینی ئەیگوم ئێمە ئەزانین چی مەئەساتێ لە سجنایە دایک و خوشکمان ماوەسا مەلا ئەحمەیشی لەگەڵ بوو بەڵێ مەلا ئەحمە ماوەستا مەلا ئەحمە پێش بە چەند سەعاتێک پێش ئەو گیرا بوو وەڵا وتی کە چوین ژووری ئینفیرادی بوو وتی کە چوون مەلا ئەحمە لە سوچێکە دانیشتە بوو وەڵا کوتی منیشی دەرگاکەی کردە کوتی ڕۆح عەلە ساحبک وتی بە ماوەسشاڵدی کوتی دە تۆ چۆڕ بەلای هاوڕێکت بەڵێ یعنی دوایش کە ئازاد بوون هەر بەیەکەوە ئازاد بوون بەڵێ هەر لە بەغا کە ئازاد بن هەر بەیەکەوە بەڵێ سوپاس لایەقە خان ئەوەی کە باسی گرتنی مامۆسای واژەیی کرد ئەوەی زانیاریە لای ئێمە کاتێکە ئێوە چەند عایلەیەکن لە ناو شاری سلێمانیا لەگەڵ ماڵی مامۆسا مەحموودی ئازادی و ماڵی کاک حاجی سەعید و کاک حەمەمین و وەستا حەمەمین و دوای ماڵی مامۆسا مەلا عەلی بیارە و مامۆسا عەبدولەتیفی پێنجێنی و ئەمانە لە ئێوەش تەقریبەن لە مانگ چەند ماوەیەک دوای ئەوە هیجرەت ئەەکەن ئەڕۆن بۆ ڕۆژەڵاتی کوردستان ئێوە چۆن هەواڵی گرتنەکەتان بیست بۆچی ڕۆشتن ئێمە وەڵڵا کە هین بوو مامۆستا شێخ لەتیفوان
باوکی دانا و مامۆستا عەلی سەردانێکی ئەو دیویان کرد ئەنجا نەهات بوونەوە ئەوان جیران کە هاتنەوە 15 ڕۆژ بوو گیرابوون بەڵێ ئێمەش ناچار بووین ئەوانەی کە ناویان لە ناوی خۆیان دەترسان کۆچ بکەین بۆ ئەو دیوێ تر لەو ڕۆژانە کۆچمان کرد و بەرەو ئەحمەداوە بەڵێ دێمە سەرەوە بەڵام وەک ئەوتری عنی ئێوە ناوی کۆمەڵێک مامۆسای ئاینی دراوە ئەمزانام ئەم مامۆسانی کە پێکەوچوون هەمووی ناویان دراوە یعنی ئەوان چۆن گیراون ئەمانیش بگیرێنەوە بزانم مامۆستا مەلا مەحموود و باوکی دانەی ئەوانە کە تەنزیمی ناو شار بوون هەر ئەوانە دەزانم ئەوانی کە زۆر وەکو نان دەتوانی هەمووین قشتی خۆیان بخەنە بەردەمی ژن و مندارەکان بەڵێ ئێوە کە ماڵتان لێرە بوو چۆن لە یەکسەر ڕاستە و خۆ ڕۆشتن چی هات بە دواتان ناچوو نەکوێ ئێمە کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە نارممانجێک چینەوانەی بۆ مەلایەتی ڕەمەزانێ دوایی هەر لە ڕەمەزانێدا چوونە هوانە چینەوانەی هوانە لێرە ڕۆیشتین لە سلێمانی چینەوانەی بەڵێ ماوەکی مانجێک لەوێ بووین و هاتنەوە کە خۆیان ڕێخست گوتیان پێی گوتم گوتی ئەگەر دێ بۆ ئێران وەرە ئەگەر نایی کەیفی خۆتە لەگەر مندارەکان بگەڕێەوە ئێمە ناتوانین لێرە بی منیش گوتم تۆ بچی بۆ چێ منیش لەگەر تۆ دێم بەڵێ بە مندارەوە وڵی لەبەر چیا ڕۆین هۆک باسی کرد هۆی ئەوەی بوو گوتی لێرە حکوومەتی بەحەز نایە لە ئێمە دانیشین و ئەوانە گیراون و دەترسین بمانگرن ئێمەش گوتم ئێمەش لەگەر تۆین بە مندارەکانەوە بەڵێ کۆچمان کرد بەرەو ئەحمەداوە و کاک حاجی سەعیدی شار لە دوامان بە جێبێکی لە سلێمانیەوە بردنیە کوێ هێنای بردینی بۆ ئەحمەداوای بۆ دێکۆن بەڵێ ویستم ئەوە پرسم لە دێکۆن شەیەک لە ڕۆژێک لە دێکۆن تا شەو ماری مامۆستا عەلی هاتن و ماری کاک حەمەدەمینی هاتن و ماری کاک حاجی سەعید و ماری ئێمە و مەلاژنە ڕابیعە و مامۆستا عەلی بیارە و کە مامۆستا لەتیفی قرگە و 6 مار بووین بەڵێ هەڵبەت مامۆستا لەتیفی قرگەمە بەس مامۆستا عەبدولەتیفی پێنجوێ نییە بەڵام ئەوەی کە معلوماتی ئێمە ئێوە لە دێکۆن لە ماڵی مامۆستا مەلا خالید بوو مامۆستا بەخوای نازانم مامۆستایەکە نایچی بۆ لە ماری مەلایەکەی بووینە تەوا ماڵی مامۆستا مەلا خالیدە زۆربەی ئەوانەی کە ڕۆشتون لە سەردەمی پەیوەندیە لێەوە دواتر مامۆستا ئازادی کوڕی بردوونی بۆ ئەحمەداوە وەڵڵی وە ڕاست دەفەرمی هەتا گوتیان ئاجەی شاد هەندێکیش خۆیان حەشاردا پیاوەکان دوایی ناشکر نهاتە ناو ئەحمەداوای یەکسەر هاتنەوە بۆ مارە ئەنجا بەڕێکەوتین بەرە و پلەی مەلا مستەفای سەرکەوتین نەبێ براخشتیان بۆ گرتین من داروشتمان لێبار کرد و بڕۆ بە پێیان هەمومان چوونە دزڵی چینە دیزلیل بۆ لە ناو سپایەکەش هەفتەیەک ماینەوە ئەنجام مامۆستا مەلا شێخ محەممەد زۆر پێمانەوە ماندوو بوو هەتا شتی بۆ کردین و بردین یەستنەی دای ناین و دوایی لەوێ مەقەڕیان دانا و دەوری سیلاحشتیان بینی و چەکداریان بوو بەڵێ دێنە سەر ئەوانەش ئەمە هیجرەتەکە بوو ئێوە چوونە ئێران و لێ ماڵشێ محەممەد پێشوازی لێ چوونە سلا ماڵی مامۆستا مەحموودی ئازادیشتان لەگەڵ بوو هەر بەیەکەوە بووین لە یەکدانە دەبڕین ماری کاک حەمەدەمین و ئێمە ماری مامۆستا مەلا مەحموودی لە یەک خانویان داینان دوسێ مانگ بەڵێ ڕابعە خان هۆکاری ئەوەی کە من ئەیزانم یعنی کە کاتێ مامۆسای واژەیی و مامۆستا ئەحمەی خانەقا ئەگیرێتر ئێوە لەبەر وەڵێن مەلاکان بەشێکی زۆریان تۆمەتبار بوون بۆی کە دەستگیر بکرێن بۆی وتارەکانەوە ئێوەش هەر بەوەی ئەو مەترسیەوە ڕۆشتن وڵاتی حیزبی بەعەس ڕۆشتی بەڵێ مەترسی حیزبی بەعەسمان لەسەر بوو هەر ڕاستەوخۆ لەگەڵ ماڵی مامۆستا ئەبوبەکران ڕۆشتن مامۆستا مەلا ئەبوبەکری سیدیقی و مامۆستا مەلا عەلی بیارە و مامۆستا مەلا لەتیفی پێنجێنی و وەسا حەمەمی 6 مار بووین حاج سەعیش بەڵێ تۆ تەمەەن تۆش بیرتەکە چوونە ماڵی مامۆستا مەلا خالید لە دێکۆن بەڵێ بەس من نازانم ناوی مامۆستاکە کێ بوو وەڵا بەڵێ ئەو وەزعە ناڕەحەتە چۆن دێتەوە پێش چاوت کە ئەو کاتانە ئێوە بینیتان وڵا زۆر ناڕەحەت بوو لە ژیان وەعزیرەوە ناڕەحەتم مەسەلەن من بەڵێ بێگومان ئەڵێ ئەم بەسەر بڵێن دوو لە ڕێی مەجلیس و بینەرانی عنی بەسە وڵاخکە و کەوتۆتە خوارەوە کەوتمە خوارەوە هەمووی خەڵکەکە ڕۆیشتن عافیکە خۆ مامۆستا مامۆستا مەلا عەلی بیارە پێیزانی بووم کە کەوتوم بێهۆش کە بردیان تاو من مامۆستا مەلا ئەبوبەکر و مامۆستای خۆمان بردیانە سەوڵاوە ئاگام هەر لە خۆم نەبوو بوو دوایتر کە هۆشمات بوو بە خۆمە ئەو دوختەروشتانە وتیان بەلای چیوە دانیشت ئەمە ڕۆحی پیان نایەتەوە بورێ شەو بوو کەوتیت بەڵێ
لە لە پشتی ئەحمەدا پیان و پلەی مەلام سەفا بەڵێ لەوێ چی بە دیوی ئێرانە لە ڕووی عێراقەوە لایتر دختەرەکان سەریان سوڕماوە سەریان بابوو پیان مامۆستا مەلا ئەبوبەکر ئایا لای سەرمان لە خاستمەوە بیعیب نەبێ مامۆستای خۆشمان لە لایەکی ترەوە وتیان بۆ بەلایە دانیشتم من ڕۆحی پیان هاتووە بەڵێ خوا ڕەب العالەمین ڕۆحی پیان هێناوە بەڵێ دوو مناڵ مناڵەکانم پێبوویەکیان لە بەردەم ماوەیەکیشان لە پشتمەوە عیب نەبێ لەسەر وڵاتەکەدا بەسرا بوو بەڵێ ئێوەش تەمان هەرکە ڕۆژ هەموو پێکەوە چوونە دزڵی ئەرە وەڵا تۆ بیرت نایە چەند ڕۆژ لە دزڵیمانەوە یا ڕاستەوە خۆ چوونە ناڵێ من نەخۆش بووم دوومان هەر ئەم باجیلایەکەی حازری خزمەتیە کردم خی لە ڕازی بێ لەگەڵ جەماعەتی حازری وەخوا ئەو حاجی سەعیە ئەچۆ ژێر باڵم خزمە ناو سەیارە نەمەتوانی قاز بجوڵێنمەوە بەڵێ بەڵێ ئەو کاتە تۆ بیرت بێ ئەی مامۆستا مەحموود یعنی ئیش و کارەکە مهمەی ئیشەکەیان کە بۆی چوبوونە ئەو دیوی بڵێن ڕۆژهەڵاتی کوردستانیا بڵێن وڵاتی ئێران ئاگاتان لە ئیش و کارەکان بوو کە ئەمان بەدەم ئیشەکەەوە ڕۆشن یاخود هەر ئەوەی کە لێرەوە ئەو مەترسیە کە بۆتان دروست بوو لە ناوشاری سێمانیەوە لەبەر ئەو هۆکارانە ڕۆشن کە نەگیرن وەڵا لەبەر هۆکاران ڕۆشن بەس ئەمە پێشمەرگەی بزوتنەوە بوون لەوێ ئیتر هەج ماڵێگە هاو لە ماڵی ئێمە جێبەجێکرا دامەزران وشتی بەڵێ دادەبیانەوەی کە ئەمان باسیەکەن ئەمان پێکەوە بوون لەگەڵ چەند عیلەیەک ترا بەس وابزانام عیلەی ئێوە لەگەڵیانان نەبووە تۆ وەت پیرە نا لە دەرچوونی ناو شاری سلێمانی ئەڵم ناو شاری سلێمانی تۆ لەگەڵ ئێوە عیلەی ئێوە بەیان خان لەگەڵ ماڵی مامۆستا مەحموود و ماڵی مامۆستا ئەبوبەکر نەبووە وانە نەخێر ئێوە لەکوێ بوون ئەو کاتە لە سەیسایق بوون باوکم ئیمام و خەتیبی سەیسایق بوو ساڵی 85 ئیترۆ بوو کە مامۆستا عەبدولەتیف گیرا مامۆستا مەلا ئەحمەدی خانەقا پێشتریش بۆ مامۆستا مەلا عومەری تیمار شەهید کرا لەسەر ئەم گیرانی مامۆستایانە و شەهیدکردنی مامۆستا مەلا عومەری تیمار باوکم زۆر بێتاقەت بوو هەتا بۆ گرتنی مامۆستا مەلا ئەحمەد و ئەوان باوکم چوو بۆ محافظی سلێمانی کە قسەیان بۆ بکات و علاکن کە قسەیەکیان بۆ بکات کە بۆ بەربوونی و ئەمانە وتبیان بە باوکم خۆشت هەڕەشەد لەسەرە قسەت کردووە و خوتبەکانمان لەلایە ئیتر دیارە هەر خوتبەیەک دراوە ئەوان خۆیان بە خۆیان زەبتیان کردووە ئیتر باوکی شمێکێک لەوانە بۆ کە ئەمری بالقەبزی بۆ دەرچوو بوو ئیتر ڕۆژێکیان باوکم هەمومانی کۆ کردەوە وتی من ئەمری گرتنم بۆ دەرچووە خەتەرم دوو جاری تریش پێشووتر گیراوم ئەگەر ئەم جارە بگیرم مەحاڵە بەربوونم ئەبێ ئێرە جێبێڵین تۆ ساتە وەختت بیرە بەڵێ لەبیر بە بەڵێ لە بیرمەیتر جەماعەتێ برادریشی لەوێ بوون باوکمەکو مامۆستا شێخ عوسمانی مەردۆخی ئەو ڕۆژە وەکو وابزان مامۆستا مەلا عەلی سەلاجە جەماعەتێکی زۆر بوون لە لای باوکم بوون ئیتر باوکم کاک حاجی سەعید هات بۆ ماڵمان جیبێکیان هێنا و ڕۆشتین بۆ ئەحمەداوە بۆ هین ماڵی مامۆستا مەلا خالی دێکۆن هەڵبەت دیارە کە ئەگەر هەر خۆیان پێ ئەمان پێشتر ئەمانی گەیاندووە کاک حاجی ئێمە ئەو کاتە ئەمانمان لەگەڵا نەبوو لە سەیسایە خوا بزانم ئەمان پێش ئێوە ڕۆشتون ئێوە دواتر چوون بەڵێ 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 ئیتر ئێمە خۆمان زۆر بووین لە جیبەکەی هەر خۆمان بووین ڕۆشتین بۆ دێکۆن ماڵی مامۆستا مەلا خالی لەوێ بووین و بزانم تا ئێوارە جاو کاتە کە ئێمە ڕۆشتین ترسێکی زۆر هەبوو چونکو بەڕاستی چەکداری حکوومەتی بەعس ئەو زۆر بوون لەو دێهاتانەیە یعنی ئێمە هەر بە دوعاکردن و بەمانە تا ڕۆشتین هەتا نەفەرێکمان بینی چەکدار بوو مستەشارەکان هەر بە ئاشکراوتی بۆ ئێرانە ڕۆن بەڵامەکو بڵێ چونکو ناسرااو بوو زۆر هینی گوێی پێ نەداین ئێمە ژوتمان نا بۆ ماڵی مامۆستا چین لێرە و چین بۆ ئەحمەدا ماڵی مامۆستا مەلا ئەحمەد ڕۆشت ماڵی مامۆستا مەلا ئەحمەد شەو لەوێ ماینەوە مامۆستا ئازاد بردینی کوڕی مامۆستا مەلا خالی ئەو جیبێکی پێ بوو ڕۆشتین بۆ ئەحمەداوە لەگەڵ ئەم مەجموعە ڕۆشتین بەڵێ تر هەمومان لەوێ یەکمان گرت ماڵی کاک حاجی سەعی و مامۆستا مەلا محموود ئازادی مامۆستا بکری سدیقی و مامۆستا عەبدولەتیفی پێنجوێنی و وەسا حەمومینی خەیات و ئەمانە هەموو لە ئەو شەوە لە ماڵی مامۆستا مەلا ئەحمەد بوون ئیتر بۆ ڕۆژی دواتری شەو درەنگانەکە ئیتر هەوا تاریکی کرد بەڕێکەوتین
لەبەرەوە کە نەبینرێن بە شاخەکەەوە شەویش یعنی وەزعێکی زۆر ناخۆش بوو بەڕاستی قەت لەبیر ناچێتەوە ناڕەحەتی هیجرەتە ئەو کاتە بە شاخی مڵە خوردەوە بەو هەموو ژن وابزانام ئێوەش هەر خۆتان عیلەیەکی ماشەڵا قەرەباڵە ماشەڵانە عیلەیەکی زۆر بوون بەس خوشکە بچووکەکەم ئەویش دایکم حەملی هەبوو پێوە تقریبا حەوت مانگۆ ئەوانە بوو ئیتر مامۆستاژن خێزانی مامۆستا مەلا محمودی ئازادی کەوتو بە خوارەوە وەزعێکی زۆر ناخۆش بوو زۆر جار مناڵەکانی من دەستمەم گرتن و ئیتر دایکیان فەقیرە وەزعی تەواو نەبوو ئیتر بەو وەزەوە یعنی تا ئێمە گەشتین باوەڕکە یەکیشمان لێو نەبوو جاری وا بوو بە هەر حاڵێ نەبوو گەشتینە جا تەڵقەتە نورێژ هەڵەکرا حکوومەتی بە ڕووناکردنەوە زۆر ئەترسان کە ببینرێن کە بەرتۆپ بدرین بە هەر حاڵ تا گەشتینە دزڵی کە گەشتینە دزڵی ماوەیەکی زۆری پێچوو ئێمە باوکم زۆر درەنگ هات ئێمە هەمومان گەشتبووینە دزڵی بەڵام باوکم دیار نەبوو زۆر ترسان کە باوکم بۆچی ڕێی هەڵک نەکردی بێت نەیان گرتی بێ ئەمانە وەڵای تر ئێمە کە ڕۆشتین زۆرمان و بین بەڕاستی لە دزڵی ئیتر بردینیانە قاعەیەکی گەورە ئیتر هەموو ژن و مناڵ هەموو ئیتر بەسەر یەکاکەوت بوون و خەوت بووین تا مامۆستاکان هاتن تر نەمانزانی باوکم سەعات نەزانم بیرت بێ کێ بوون هاتن بەدەمتانەوە ئەوانەی هاتن بەدەم ئێوە وەڵا ئەوانەی کە هاتن بەدەممانەوە ئەو کاتە ئیتر ئێمە 2 ڕۆژ لە مەریوان ماینەوە دوای ئیتر هاتن بەدەممانەوە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بوو پێم وایە مامۆستا مەلا لوقمانی نەزیری بوو مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی بوو ئیمام جمعەی سنە بوو مامۆستا سەلاحی حسامی بوو ئیتر پێم وابێ ئەوانە بێ هاوسەرەکەی خۆم حەمزە بوو بەڵێ ئەو کاتە طبعا لەگەڵ کاک حەمزەیەوە زەواجتان دواتر زەواجەکەم بەڵێ تۆ پێشتر زەکی خانباسی ئەوەت کردوتی مامۆسای واژەیی لەگەڵ مامۆسای ئەحمەی خانەقا 5 مانگ لە زیندان بوون دواترە برێنە بەغدا و ئازادەکرێن تقریبا بۆ مانگی نوێی ساڵی 85ەکە بەڵام ئەبینین دواتر ساڵە گەڕێتەوە بەرەو 86 هیجرەتەکەن ئایا کاریگەری ڕۆشنەکەی ئێوە ئەو گرتن و هەڕەشە و ترسان نەبوو کە لە مامۆسا کرابوو تەبعەنەوە هەر هێنی لەسەر بوو هەر مراقبەی هەر لەسەر بوو کە گیرا بوو هەر هەنیانی لەسەر بوو کەەوە هەموو جارێ بە بچات تەوقەی کردایە و بانیانە کردو لە هەولێرەوە هاتەوە جاریوا بوو پێشەمانە بباتەوە ئێسپا وجودی بکردایە ئەو کاتی کە هاتەوە دەوامی زانکۆکە کە وەک لە زانکۆی سەلاحەدین بوو مامۆستا لە هەولێر دەوامەکەی نەفەوتا بوو چی حسابێکیان بۆ کردواتر وەڵا دەوامەکەی جمعە پێشەما هاتەوە پێشەمان هەموو دوای دەرسە هاتەوە ئەبووە بچا بوو ئەمن مدەی سجنەکەی مە بەسمە زانکۆکە ئەوەیان بەخیابیان نەکردا بوو یعنی سزا نەدرا بوو مامۆستا کە تۆ بیرت بێت وەڵا دوای ئەوە ئیتر جامیعەکەی واز لێ هێنا دوای ئەو وازی لێ مانگی چەند بوو هیجرەتان کرد بۆ ئێران ئێمە بووم کە ڕۆشتین بەڵێ مانگی حەوت بوو 20 حەوت بوو بەڵێ 2000 یعنی تقریبا دەمانگێ دوای ئازاد بوون ئارە وەڵا دەمانگێ دوای ئازاد لە کوێ ئێوە ڕۆشت لە ئێوەش وەک ئەمان ڕۆشنیا لە شوێنی تەوە ئێمە زۆر بەمە ئەسا ڕۆشتین ئێمە ئەو کوڕەکە لەگەڵ یا سجن بوو کاک حەسەن خۆی گەورە لێ ڕازی بێ گەنجێکی نەترسا و کە لە سجنا لەگەڵ یا بوو واژ ئێمە دەرباز کرد جارێک ماوەسای بردبوو هاتەوە نەیبوو من ماوەسان بردەوە بۆ بەردەپان و ئێوەژە بم وتی لە واژە چاوەڕێتانەکە ئێتێمەش بەلامانەوە سیر بوو وەڵا حەسەن هەمومانی قسە سیارەکە و کاک حەسەن بردینی بەلای ماوە تو ئەو ناوە ڕۆشتین ئێوە لە منتیقەی شارباژێر بەڵێ لە شارباژێرەوە ڕۆشتین ئەو دێ پیانەگو بەردەپانی تر لەوێ ئەسروشتیان بۆ گرتی قازەهینەکان وڵاقارەکان حەو ئێستران بۆ گرتی هەموو سوار ئەو ئێسرانە بووین جا لێشیانە ترساین هەر بۆ نمونە ماوەستا کەوتە خوارەوە جا من پێیەکەن یاخوازەکێ تۆش بکەویتە خوارەوە با من بە تۆ پێ بکەنم ئەمە تۆ بۆ جیا دەڕێتەوە تۆش ئاگات لێ بوو کە یانی لەودی و چاوەڕێشیان نەکردن وانە لاکوێ لە ڕۆژەڵاتی کوردستان لە خەبەردرا بوو بە ماڵی و ئامۆزایم لە شەرگە بوو ئیتر خێرات جێبی ناربوو بۆ سەمەر بە دۆمە ئێمە بەڵام ئەو شەوە لە لای پێشمەرگەکان ماینەوە بۆ ئەزانم دزڵی بوو نازانم کوێ بوو ئەو شوێنە کەپر بوون هەموو ژنماڵەکانشیان پێ بوو کە لە شارباژێرەوە بە دیوی بانا ڕۆشتنەوە بەدی ئارە بەڕەڵا بەخمەدی بانە بوو شوێنە نازانم پیانەوت زەڵێ بوون بەڵێ بەڵام ئەوەی کە
ئەزانرێ ئێوە کە لەو کاتە ڕۆشتون بۆ ئەودیۆ لەو کاتە تیارەش هەڵەسێ و بردومانتانەکە ڕاستە سوارەکان ئێمەیاندانا کوتێنمە بۆمان هەیە تا ئەو بەرماوەسە ئاوەکە بین لەگەڵ تا ئەو ئاوەکەیان بردین ڕێگایکی زۆر ناخۆش بوو پیاڵگەڕین مناڵ ورد هەمووی ورد بوون تقریبان ئیتکە چوینە نەختێ دەوەنمەوە نوشتی لێبوو سیرەکەن تیارە هابوومان تیارە بردومانی کردین ئەمان بردومان بیرت نایە کووا بوو چ گوندێ بوو چ منتیقەیە بوو زیاتر بەخوایتە لە دەڵێت چۆ مەردەکاتی تەس ئەو بەر ئاوەکەوە ئەوێ بوو وەکو تاکید بردومانی کردن فڕۆڵەکان بردومانێکی زۆر پارچە بە سەرمان ناڕۆی ئەمجا خۆڵ ئیتر خۆمان بن ئەو دەوانانە خڵ مناڵەمە چکۆلە زیڕیان کرد وڵا لەوێتر ئەوەنەی پێ نەچوو لە خۆی گەورە بەزیابە هیچمان لێ نهار مامۆستا کوتی شاویمان بێن و بەخوایترم جارە لەنگە دەرنەچین ئیتر ینی تارەکە بەجێ نایشتین بەدی کرده بووین ئێمە زەوز و سوور و مناڵ و زەرد و سوور و لەسەر هینەکان لای دەوانەکانەوە ئیتر خۆمان ناببن ئەو دەوانانەیە بۆی دیار نەبین هەر بەجێ ناهێشتین تیارەکە هەر ئەسوڕایەوە لە بڕە ناپڕێکا قومەلێکی هەڵەیە ئیتر حەچی و پارچە و تۆز و خۆڵە بەسەر ئێمەیەها ئیتر بەڕاستی مە ئەساد بوو بەڕاستی قەت ئەوە لەبیرم ناچێتەوە ئیتر کە ئەوەی پێ نەچوو جێبێک ها کوتی ماوەسە سەرکەون نەمانزانی کێ نردبووی حرەکە بزوتنەوە نردبووی لە چ جیهتێکەوە ها خێرا سواریان کردین و ئیتر تارەکە هەر بردومانێک بەخوا ساقەکە هەتی لەشی بۆ لەرزی هەتا دوورکەوتینەوە هەر دەنیا هە تارەکە چونکە بەدی کرد بوو ئەو شوێنە ئێمەی لێ بووین بەلایەوە هین بوو مەقەری پێشمەرگەش لەسەر ئاوەکە بوو بەڵێ ئێوە لە دیوی ئێران وەکو ئەمان باسییان کرد بۆ مامۆستا شێخ محەممەد و مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی و مامۆستا لوقمانی نەزیری ئەوان پێشوازیان کرد ئێوە کەس لەو ناسراوانە هاتن بەدەمتانە ئێمە کە ڕۆشتین ئەو جێبە تا بردینی بۆ شەڕگەدەیەکە ئەو حاج شێخ کەمالی ئامۆزام لێوە بوو چین بۆوێ شەوێک لەوێ ماینەوە شەوی دوایتر هێناین هات مناڵەکانم نەخۆش کەوتن هاتین بۆ خستەخانە بۆ بانە حاجە ڕەوفە خاڵۆزای باوکمە پرزای باوکم بوو خۆی لێ ڕازی بێ کەزانی بوو ئێمە هاوارە خێرا سیارەی نار بە دوامانە و بردینی بۆ بانە مناڵمان بردە خستەخانە ئەمانە و لەوێش دوو شەماینەوە ئیتر لە سنەوە مامۆستا شێخ محەممەد و ئەو سەی سەلاح کە خەتیبی سنە بوو لەگەڵ ئوستانداری و جەماعەتێکی زۆر هاتن بە پێشوازیمانەوە بە کامێرە و بە شتانە ڕستمیشی تیا بوو مامۆستا مەحموود بوو ئەوانەی مامۆستا نەورەسی بوو زۆر ئەوکانی خۆمان کە لە سلەیمانی بینی بوون لێوێ بینیمنەوە دڵم خۆش بوو طبعاەوەی وەک باسەکرێت لەو مێژوار ڕۆشنی مامۆستایی واژەیی ڕۆڵێکی گرنگی بینیەوە چکا پیاوێکی ئەکادیمی و زانکۆیی بۆ مامۆستای زانکۆی سەلاحەدین بۆ لێرە هەتا مزگەوتی عەلی کەمال دەگوتری عەلی کەمال ئەو مزگەوتەی بۆ ئەو دروست کرد وەڵڵا عەلی کەمال تەلەفۆنی بۆ کرد کوتی من ئەم مزگەوتە زۆرم تیا سەرف کرد و حەز دەکەم عالمێکی تیانم هەم بەدین بێ هەم سەوادێکی هەبێ بەڕاستی ئینا ئەو وازی لە جامعەکە ئەمە بێگومان تەئسیری هەبوو دواتر کە ئەچنە ئەو دیوە و لە کۆنگرەشە مامۆستا ڕامان کرد دەمانچەکەی لە ناو چەکمەجەی لە ژووری هینەکە لە عەلی کەمال لە مزگەوت ژوورەکەی خۆی دەمانچەکەی لە ناو چەکمەجەکەوە کوڕێکی خزمان چوو خێرا لای بردبوو لەوێ بەڵێ ئەو کاتەش مامۆستا دەمانچەی پێ بوو مجاهید بوو بەڵێ ئەلحەمدوللا لایەقە خان بێگومان لە ئێران بزوتنەوەی پەیوەندی چەند کۆنگرێ ئەبەسێ لەشکری قورئان دروستەکان مامۆستا ئەبوبەکریش ڕۆڵی زۆرە بینێ دواتر وەکو بەرپرسی هێز دەورە بینێ لە ناو بزوتنەوەی پەیوەندیە کە یەکێ لە هێزە کاریگەرەکان لە مەنتیقەی مەلەکان و ئەو ناوە مامۆستا بەرپرسێ بێ ئێوە ئەم شوێنانەی ئەم شوێنە و شوێنەی کە کردوتانە تا چەند هاوکاری مامۆستا ئەبوبەکر بوون و دواتر طبعا ئەم حیزب بەئیعلان کراوی هەبووە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئاگاتانەوە تا چەند ئێوە هاوکاری مامۆستا هەموو بزوتنەوەیەک و هینێک ئەزێت و ئازاری هەیە بۆ ماروم ناڵ و بۆ ساحێبەکەی بەڕاستی ئێمە بە هەمومان هەموو ژنەکان یەک ئامانزبین لەگەر پیاوەکانمان جێمان نەدارە ئەوەی برێن ئەوە ماڵمان نییە و ئەوە ناخۆشیمان نییە و ئێوە بوو ئەو هاتان لە ئێمە کرد وەمان دەزانی بەس دەماگوت ئەم جارە حکومەتی بەحز نەمێنێ و ئیسلام ڕزگار دەبێ و ئێمەش دەچینەوە کوردستان ئەوها خۆشی دەبینین و کورد سەر دەکەی و ئامانزبان ئەوە بوو بەس حکومەتی بەحز نەمێنێ بە زوڵم و زۆرداریەکەوەی لەسەر کورد و کوردستان خۆ بۆ خۆش دەزانی هەموو بزنەوەیەکیش مادووبوون و هێش و ئازاری هەیە لە دیوی ڕۆژهەڵاتی بەس ئێمە لەبەرەوەی بۆ ڕێگای خوای گەورە بوو
هەمومان بە ئام شانازیمان پێوە دەکرد بە ئازێت و ئازا بەکە بەڵێ ئێوە هیچ ئیش و کارێکتان پێ سپێرا یعنی وەکو ئافرەتان وەکو ژنان ئیشوکاری مار و مناڵەکانیان هەمووی لەسەر شانی خۆمان بوو ئەوە جەماعەتیش دەزان خۆی لەگەریەک بوو بەڵێ کاری بەڵام کاری حیزبی و ڕێکخراوەیتان کاری پێ حیزبی و نەسپێرا. ڕێکخراوی جار جارە مامۆستا شێخ لەتیف و مامۆستا مەلاشێ محەممەد ڕەحمەتی خۆیان لێبێ حەدیث و شتیان بۆ دەخوێندینەوە بەس دەوری دەرس و دەست شتیان بۆ دانەدەنای چووکی زۆر شتەکەمان هین بوو سەرەتا بوو مامۆستا زۆر قرس بوو بۆوان بەڵێ بە بەس بڕوای تۆ دەوری سیلاح و شتیان دەبینی باوکدانەوە بەڵێ ئەزانم ئەوانە بڵێ بەڵام تۆکو خێزانی یەکێک لەوانەی کە سەرکردەیە ماوەسا بوو بەکردنەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو و پەیوەندی کرد و کاریگەری هەبووە یعنی تا چەند ئەو ئیش و کارانەی و ئەو کاروبارانەی ماوەسا ئەبوو بەکر و ئەوان لای ئێوە جێگای بایەخ بووە ئێوە قسەتان چییە ئێمە ئێمە هەمومان ڕەحمان ئەوە بوو وان بەس سەرکەوتنی ئیسلام بەهین بێن و ئێمەش پشتگیریمان لێرەکردن ڕەحمان بەرامبەر هینمان نەبوو گوێمان لەوە نەبوو کەس و کاروشتمان بەجێهێشتە دەماگوت مادام لە ڕێگای خوای گەورەیە و شتەکە پیرۆزە هیچ ئەزێت و ئازارێکی نەبوو مار و مناڵەکانمان بەڵێ خۆمان بە ئازێتمان بە هین نەدەزانی بەماندوو بوون بەڵێ تۆ وەکو ژنێک چیت هەیە لەسەر ئەم بەرنامەی کە ئێستا ئێمە لێرە لە کەناڵی ئاسمانی پەیام ئەیکەین لەسەر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان وەڵای من پێم شتێکی زۆر جوانە هەموو کەس دەبێت شتەکانی خۆی دیاری کە مادووبوونەکان و زەحمەت کێشیەکانی بۆی ئیسان هەموو شتێکی خۆی بزانەوە نییە وا باشترە تۆ کە مادووبوونێک لەگەر شتێکی کرد بزانیت بۆسی کردوتە ئێمە بۆ ڕێگای خۆی گەورە دەمان کرد هەمومان بەعام ڕاوی ئاخان پرسیاریشم لەو کرد ئێوە دیارە لە سلێمانی بوون نەتانزانی و خەریکی چ کارێکن وە چی ئیشێکی نهێنی ئەکەن ئەم پیاوانە بەڵام هەستان بە جم و جوڵەکانیان کردووە ئایا لە دیوی ڕۆژەڵاتی کوردستان ماوەسا مەحموود دەوری زۆری بینیوە بەرپرسی علاقات بووە بەرپرسی عسکەری بووە لە هێزا هەبووە لە ناو حیزبەکە کاریگەری هەبوو پەیوەندی لەگەڵ چەندین ڕێکخراوی ناوخۆی ڕۆژهەڵات وە هەروە شوێنی ترا بووە حیزبە سیاسیەکانە بوو هیچ ئێوە هاوکاریەکتان ئەکردن لەم بوارەدا هیچ ئیش و کارێکیان پێ سپاردن وڵاتێکیان پێ سپاربن بە زیاوە بۆمان کردوون لەخوا بە زیاب بێ سەرپەرشتی ماڵ و مناڵمان کردو چاودێری ماڵ مناڵ یەکمان کردووە لەگەڵ یعنی درۆستەکانە کە ئەوان پیاوەکەمان لەوێ نەبووە یان نەخۆشی بۆیان نەبوونی شتێ بۆ هاوکاریەکمان کردووە و حەمدوسەنا بۆ بەڵێ تۆ بیرت بێ ئێوە زیاتر لەوێ کە ڕۆشتن لێرەوە چەند شوێنتان کردووە ماڵ و شوێنی جیاواز و مامۆسا ئەرکی حیزبی جێبەجێ کردووە هەنی کە ماڵمان گێزا بێتەوە بەڵێ بەڵێ هەڵا چوار ماڵم کردو من لە چەند شار هەر لە سنا هەر لەوێمانەوە بەڵێ هەر لێمانەوە ئێمە خۆمان لێمانەوە ئەو کاتانەی مامۆستا ئەگەڕا و جەولێ عسکەریانە کردیا کاری حیزبیانە کرد ئێوەیان نەئابر لەگەڵ خۆیان نەوەڵا جاری وا بە خوای زانن جارێکیان ڕۆی دوومانگی ڕێکی پێچووتر وەکو مامەساژنەوەوان کە ئاهاتن خۆختە وەسایل نەبوولێن تەلەفز مۆبایل ئەم شتانە خەبەرمان پێبن خوا پەنامان وایان نەزانێ هەر نەماون لای من هیچیان ناون کە هاتنەمووی داهانیشتن و بێتاقەتی بەڵێ تۆ چیت هەیە لەسەر ئەم بەرنامەی ئێستا ئێمە لەسەر بزوتنەوەی پەیوەندی دینی پاکی ئیسلامە ئینشاءالله خوایە سەرکەوتان کە بەسەر زاڵمەکانە خوا حەقی ئەمە موسڵمانانە لێ بسێنێ وەکو سەدام خراپتریشیان بەسەر بێ ئەو بەرنامانەی پێشتر کردومانە تۆ سەیری هیچیانت کردووە لەسەر وڵاکی سێرم کردووە جوانی وی دانیشتەکەت لەسەری هەبوو بەڕوا بخوا دڵم ئەکراوەکە جارێ ئەو ڕسمشتانە پیشانە و شەهیدانە خۆشم شوبرایەکم لێ شەهید برای مامۆستا بەڵێ سپاس بەیان خان هەر ئەمان بەڵمێ خێزان یا بڵێن هاوسەرەکانیان لە مەیدانە بوون بە ڕێزی باوکو بۆی کە مەشهورە ماوەسا مەلا عەلی بیارەتۆزێ یعنی زیاد لە قیادەکانی تر لە ناو پێشمەرگە و لە دەرەوە ئەمایەوە ئێوەکو منداڵەکانی یعنی ئەو کاتانش ئەندازێت تەمەنتان وردە هەڵکشاوە لە ڕۆژهەڵاتی کوردستان تا چەند ئاگاتان لێبوو لە باوکرد لە نەهاتنەوەی لەوەی کە ئەڕێی جەولەی عسکەریە کرد دواتر لە سەردەمی بزوتنەوە شاوەکو ئەبێ بە بەرپرسی مەکتەبی عسکەری بزوتنەوەی ئیسلامی یعنی تا چەند ئێوە هاوکاریتان ئەکریا ئیشیان پێ ئەسپارنیا خود نهێنیەکانی و ئیشەکانیان لەودی و هەندێک لە لای ئێوە بەجێهێشت هیچت بیرە لەوانە بەڵێ بەڕاستی وا بوو کە ئێمە ڕۆشتینە سنا ئیترە و کاتەی تر بەڕاستی باوکم زۆر بەکەم لە ماڵەوە بوو جاری ئەو 3 مانگی پێچوو حتا جاری ئەخیر کە باوکم هاتەوە 3 مانگی پێچوو بوو لە ماڵ نەبوو
بەر لە شەهید بوون بەر لە شەهید بوونی کە باوکم هاتەوە یەک شەو لە ماڵەوە بوو خەبەریان پێدا وتیان پێشمەرگەیەک شەهید بووە باوکم دووبارە گەڕایەوە بەیانیەکەی هەرچی زۆر بێتاقەت بوو وتی ئەو پێشمەرگە کە شەهید بووە 5 منداڵی هەیە وابزانم ناوی کاک زەینەدین بوو نازانم ئیتر کە باوکم ڕۆشتەوە بۆ ئەو تەعزیە 15 ڕۆژی پێچووی تر باوکم بە شەهید کراوی هاتەوە یعنی باوکم زۆر خۆی یەکلا کردبووە بۆ ئەو بزوتنەوەیە هیچ یعنی علاقەی بەسەر ئەوە نەبوو بزانێ مثلەن مادیات یا هیچ یعنی بەڕاستی باوکم بەرپرسیارەتی بۆ ئەو بێژگە زەحمەت و پێشمەرگایەتی ئەو کاتە هیچ ئەو امتیازێکی تیا نەبوو بۆیان کچێکی گەنجی ئەو لەو کاتە ئایا هیچ ئیش و کاریانە ناو بزوتنەوەکە پێ سپاردن نەخێر نەوەڵاو کاتە ئێمە قوتابی بوون چ بوونەوە مەکتەب بەڵێ بەڵام تۆ جیاواز لەوەش دواتر لەگەڵ کاک حەمزە زەواجەکەن کە لە بەرنامەکانی پێشترا لە چەند حەڵقەیەکە ئامادە بوو کاک حەمزە ماوەیەک ماندوو بوو بە گۆڤاری ئاسوی ئیسلام و بەر لەوەش ئەندازەیەک پێش ئەوەش کە ئەم گۆڤارە نەمێنێ هەر وەکو بەرپرسی ئەندازەیە کاری ئەعلامی ئەوانەی بزوتنەوەی پەیوەندی ناسرا بۆ کاروبارە ئیداریەکان و هاتنی پێشمەرگە و خەڵک بۆ ئەوێ ئەوانی کە لێرەوە لە باشوورەوە هاتنە ڕۆژهەڵات تا چەند تو ئاگاد لە ئیشەکانی کا حەمزە بوو ئایا هیچ هاوکاری وشت ئەکرد لە وەرەقە و قەڵەم و چوزانم ئیش و کارە ئیعلامیەکانە بەڵێ وەڵا ئەو زۆری ئیشەکانی لە دەفتەرا بوو ئیشەکانی لە دەفتەرا بوو ئیشی نووسینوشتی زۆر نەهێنایەوە ماڵەوە ئیتر جاری وا و مەسەلەن ئەگەر کۆبوونەوە وایە کۆنگرە وایە لەوانە بەیانی مەسەلەن سعات حەوت بڕۆشتایە تا سعات 5 ئێوارە نەئەگەڕ جاری وا و تا سعات 9 شەویشی پێچوو بەردەوام زۆر جار درەنگە هاتەوە ماڵەوە ئیتر من خۆم نەخێر شتێکی وە دەورم نەبووە لە نووسین و شتی وایە بەڕاستی بەڵێ بەڵام ئەی چۆن هیچ هاوکارێکی کاک حەمزەت ناکرد وەڵا دەیتر دیارە هەمومان هەر پشتیوانی یەک بووین ئافرەتەکان لەوانەیە ئەو زەواجش هەر بە حکمی ئەو وەکو شتێکی هەم بڵێ ئیشوکارەوە بوو بێت وەکو بڵێ تر ئەوە بووە هەموو ئافرەتەکان ئەرکی ماڵەوەیان پێ سپێراوە بۆ نمونەکە باوکم ڕۆشتووە 3 مانگ دایکم لە جیاتی باوکم ماڵیشی بردۆ بەڕێوە هەموو زەحمەتەکان لە سەرشانی دایکم بووە خوشکە گەورەکەم بووە کاک عیرفان بووە ئیتر باوکیشم جاریا بێن بە تەلەفۆن جاروبار ئەگەر تەلەفۆن خۆ تەلەفۆنیش نەبوو کاتە لە مەحەڵەکانە بەڵێ یا بە جیهاز یا بە تەلەفۆن لە شوێنێک ئەگەر بڕۆشتاتە شوێنێکە تەلەفۆنی هەبوایە قسەیەکی بکردایە تەلەفۆنێکمان بکردایە خەبەرێکمان بزانیایە بەڵێ خۆی گەورە بە شەید قوبولی کە ئەی تۆ متابعی ئەو بەرنامانەی پێشووی ئێمەت کرد بێ بەرنامەی سۆراغی مێژوو ئەندازەیە ئێمە ڕۆڵی ژنان کەمتر باس کرابێ لەوانەیەوە خۆشتان وەگوتان ئەو مەرحەلەی ئێوە پیاوان پێشمەرگەی مەیدانەکان بوون ئێوەش لە ماڵەوە ماڵداری و منداڵ بەخێوکردن و خزمەتکردنی پیاوەکانتان لەسەر شان و یاخود پشگیری پیاوەکانتان ئەکرد ئێمە ئەندازەیە لەوانەیە کەمتر باسی ژنان کرابێ پێم خۆشە گەڕایە کتەبێ لەسەر ئەو بەرنامانەی پێشومان ئەگەر بینی بێتان وە چیتانەیە لەسەر ئەم بەرنامانەکە ئێستا بەم شێوەیە باسی ئەو قۆناغی مێژووی و ئەو ڕووداوانەکە لەو کاتاندا ڕویان داوە ئێمە باسییانەکەین لێرەوە بڵێ وڵا بەرنامەکان زۆر بەرنمەیەکی جوان بوون بەڕاستی جێگەی خۆی بوو ئەم بەرنامێ لەوانەیە زۆر کەس من لێم بیستۆتە دی من هەر نەمزانی و ڕابوونی ئیسلامی بەم مەرحەلانەیە تێپەڕیوە یعنی ڕۆشنکردنەوەی ڕوونکردنەوەکی چاک بووە دەستخۆشیتان لێ ئەەکەم زۆر لەوانەیە من خۆشم نەمزانی بێت تا ئەو کاتە زۆر شتەکان چونکو نهێنی بوون زۆر کەسەکان نەبینرابن ئەوانەی کە ئێمە مەسەلەن بینیمانە و بیستومانە و ڕۆڵیان کە زۆر گرنگ بوو بەڕاستی کە بە زەحمەتێکی زۆر ئەم بزوتنەوەی ئەم ڕابوونی ئیسلامیە دروست بووە هەروە بە گۆترە نەبووە بەڵێ سوپاس خات و بەیانەگەر بێ بە زەکی خان زەکی خان کە لە 2 ساڵی 86 بزوتنەوەی پەیوەندی کۆنگرە ئەبەسەیە کۆنگرەی دووە ماڵبەت کۆنگرەی یەکەم ماڵ شێم حەمە و ڕابەر بوو ڕاستە و خۆ شوێنەکەی چۆڵەکە بۆ مامەسا عەبدولەتیفی واژەیی ئێوە تا چەند وەکو خێزان و خانەوادەی و ئاگاتان لەوە بوو کە ئەو بەرپرسیەتی سپێرا بە مامەسای واژەی بەڕاستی مامەسا شێم حەمە زۆر متەواضع بوو دایما ئەیگو من لە هینی تۆ یعنی خۆی بە گەورە نازانی ئێتەکە ئێمە چیت بۆ ئەوێ تەنازولی کرد ئیتر نەزان بەڕای کۆنگرە بوو یان هەر مامەسا حەمە خۆی تەسلیمی کرد مامەسا زۆرش پێ خۆش نەبوو چونکە حەزی ئەیگو من پێشمەرگەم حەزی لە ئەوە نەبوو کە بڵێ ئەمە بێتە بەرپرسی حیزبێک
بۆ ئیتر ئەوە بوو بەڵشە هەمە خۆی لە ڕازی بێ ئەمە کە هیجرەتمان کرد چوینە ماڵی ئەوان ئێتوکتمەمە قانون ئەمە هینەکەشمان لێ سەنویت و ئازێتشمان ناوی لە ماڵەکەیە تدای ئەوە چوینە ماڵی ماوەسا مەحموود خۆی لێ ڕازی بێ بەڕاستی وابوو ئەوان ئەو تەنازلی بە ئەوە کرد بۆی ناگە لەسەر کورسەکەی گو ئەم کورسیەوە ئەبێ وەکو کورسی سەر تاشخانەوە بێ بەڵێ لە سیوێکی 1970 لە هەمان کۆنگرەی دووەمە لە ناخەدەوا بزم کۆنگرەی سێم ببوورە بەڵێ هەڵەبژێرێتەوە دیسانەوە دووبارە هەڵیان بژاردە بەڕەئی خۆیان بڵێن بەڕەئی بەڵێ تۆ لەو دی و ئاگات لە وردەکاری ئیشەکانی مامۆستا بوو کە ڕابەر من ئەوەی هەواڵیم زیاتر ئاگا لێ بوو چکە عینوانە لە ماڵی ماوەسا حەما بووینەوەمانە ئەوم زیاتر ئاگا لێ بوو کە بەڵێ ئەگەر شتێکت هەبێت لەسەر ئەم بەرنامەی ئێمە کە ئیکین و باسی مامۆسای واژەیش کراوە لە زۆربەی حەڵقەکانی ڕابردووە تۆ چیت هەیە وەکو خێزانی مامۆسای شەید مامۆستا عەبدولەتیفی واژەی ئێمە کە ئەو هیجرەتەمان کرد کە ڕۆیشتین بەلامەوە هیلاکی نەبوو چونکێکم ئەمەنە ئەمانزانی کە میلەتەکە لە چەند زوڵمێتێکە ئەژی کە حیزبی بەعز ئەگەر ئێکێ براکەی پێشمەگە بووایە کچەکە 13 ساڵ بۆ سجنیە کرد دایک و خوشکیان لە سجنا بوو یعنی پێ قبول ناکرا وجدانە مەعەزەب بوو کە تۆ چۆن لە وڵاتەیە دانیشی معنای ئەوەیە تۆ وەکو بڵێن تەرتەن نەباشەیە ینی ماوەسە چونکە بۆ عینوانە لە سجنا بوو زۆر مەعەزەب بوو ئەو ماوەش کە مایەوە هین بوو تا ڕۆیشتنی هیجرەتمان کرد ئەمری بیلقەبزە هەمومان دەرچوو بوو ئیتر بەو عینوانە و هینیە تازە ناتوانم هەتا پرسی پێکرد وتی زەکیە ئەمە بڕۆم وتم بۆ کوێ کوتی بۆ ئێران منە ئاگام لەو شتانە هەن نەبوو وتم جات و خوا عیب نێتۆ پرس بە بنەکەی لە بڕۆم ئەی وەڵڵاهی من لە پێشتەوە ڕۆم بەخوا دەرگاماندا نەخست ماڵمان لە عەلیکە مال بوو سوپاس زەکیەخان کۆتا قسەت ئەگەر بە نیو داقا چیت هەیە لەسەر ئەم بەرنامەیە وەڵام بەرنامەیە چاوکراوەیە بوو ئێمە نازانیمان کە ئەم کە چەنە خەڵق هیلاک بووە چەنە ئەم ماوەسانە هیلاک بوون بە دوو مانگوسێ مانگ لە بۆسکان ناهاتنەوە بەڵێ زۆر سوپاس بۆ من تەنانە باوەش بڵێم من کە ڕۆیشتم باوەڕ بکە پرسم بە باوکم نەکرد وتم چونکە پرسی بێ کە مەڵێ مەڕۆ کە ئەمری خوای کرد وەفاتی کردووە نەمتوانی بێمەوە بۆ تازێکەشی ینی ئەوەش هەم ئەموو ئێمەشمان بە ناڕەحەتی بەسەر هاتووە ڕاستە من ببوورن لەبەرەوەی وەختم نەماوە ناتوانم بەرنامەکەم بەردەوام بێ زۆر سوپاس بۆ زەکی حەسەن خێزانی مامۆستا عەبدولەتیف واژەی دووەمین ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان سوپاس بۆ خاتوو بەیان عەلی کچی مامۆستا شەید مامۆستا مەلا عەلی بیارە سوپاس بۆ خاتوو ڕابعە فەرەش خێزانی مامۆستا مەحموودی ئازادی سوپاس بۆ خاتوو لایەقە عەبدوڵڵا خێزانی مامۆستا بووبەکری سدیقی سوپاس بۆ ئاوادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو حەزەتتان چێشتاوە سوپاس بۆ ئێوەش ئەم ماڵە هەر ئاوا بێ سوپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی بەشی 15یەمی بەرنامەی سۆراغی مێژوو تا بەرنامەیەکتر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ